لەبارەی درێژەکێشانی ئابڵپووقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ هیوادارم ئابادی لەگەڵ هەولێرە کێشەکان نەمینێ و هەروەها موچەی فەرمانبەرانیشمان بۆ بنێرێ. قەیرانی ئیدارەیە بەڕاستی قەیرانێکی زۆر گەورەی لە کوردستان. داواکاریم لە عەبادی هەیە بەو مەرجانەیە کە داینایە دەربارەی داخستنی فڕۆکەخانە و چەند هۆکاری دیکە هەیە، بەڵام ئەو شتانەی کە کاتن زۆر شتێکی خراپە دەربارەی کوردێکات، چونکە کورد هیچ کاتێک بەرامبەر بەغدا خراپەی نەبووە تاکو بەو شێوەی جوابی کورد دەداتەوە عەبادی. طبعا عەبادی ئەوە ماوەیەکی زۆرە فڕۆکەخانە داخستە، موچەی ناهێنێری، یعنی گەلە ئەزمێت ئەوێتێ خستێ سەر کوردستانی. زوڵمەکە گەلێکە مازنە، بەس ڕاستی دەبێت ئەو عەبادیە نەمینی، چونکو کابرایەکی زۆری خراپە دەکە کوردستانی. زەمبێ خەڵکی کوردستانی چیە؟ شەعبی کوردستانی چی کردی؟ هەتا ئێستا بەڕێز عەبادی چەندەها بەڵێنی دایە و بارێ فڕۆکەخانەکان، بارێ بودجە، بارەی دارایی وەزعێکی زۆر لەبارە.